بڕیارەکە هەژدەی دوازدەی ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیشەوە بەڕێوە بچێت هاوکات کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق پێشنیازی بۆ دابشکردنی کورسی پێکاتەکان بەسەر پارێزگاکان و 11 کورسی کەیەتی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کردووە مەکاردانەوەی پێکاتەکانی لێکەوتۆتەوە لەسەر ئامادەکاریەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستانیش قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز جومانە غەلایی وتەبێژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق لە بەغداوە لەگەڵما. بەڕێز جومانە ئەم کاتت باش سەرەتا مێ بزانم کە ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بەکوێ گەیشتووە بەشێک لەلایەنە شیعەکان داوای دواخستنی هەڵبژاردن و بایکۆتیان کردبوو ئەمە تەئسیری کردوتە سەرکارەکانی کۆمسیۆن بگشتی. نعم السلام عليكم. سڵاوی خواتان لێبێت. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئێستا لە کارکردنتە لە کارکردنی بۆ دابشکردنی کارتەکانی بایۆمەتریدایە نزیکەی تاوەکو ئێستا 500,000 کەس 500,000 کارت بەسەر دەنگدەراندا دابشکراوە کە لە بریتە لە 92 بنکەی دەنگدان لەگەڵ ئەوەشدا ئێمە نامەمان نردووە لە ڕێگەی مۆبایلەوە بۆ دەنگدەران بۆ ئەوی بێن کارتەکانیان وەرگرنەوە. لەلایەکی دیکەەوە بابەتی لۆجستی و بابەتی تەکنیکی دیکە هەن کە کۆمسیۆن کاریان لەسەر دەکات ئەویش پێشوازی وەرگرتنی ئەو مەوادانەیە کە کۆمسیۆن بەکاری دەهێنێت دواتر دابشکردنیان بەسەر بنکەکانی دەنگدان لەگەڵ ئەوەشدا کۆمسیۆنی سەربەخۆ ئامادەیەکاری تێدایە بۆ تاقیکردنەوەی ئەو جیازانە و تاقیکردنەوەی ئەو کەرەستە لۆجستیانە هەروەها لە چوارچەوەی کارەکاریشماندا کار دەکەین بۆ دابشکردنی هەویەی تایبەت بەسەر چاودێرە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە چاودێری پرۆسی هەڵبژاردن دەکەن هەروەها بەسەر چاودێرەکانی لایەنە سیاسیەکانیشدا لە 15 پارێزگای عێراق جگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. هەر لەبەر ئەوەش پێمان وایە کارەکانمان بەردەوامن کۆمسیۆن لەسەر ئاڕاستەیەکی باش کار دەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان. بەڵێ بەڕێز جومانە بڕیارەکە سبەینێ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئامێرەکانی دەنگدان تاقیب کاتەوە ئاماژەتان پێکرد خەریکی تاقیکردنەوەی ئامێرەکانن ئایا بە پێی ستانداردەکان ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێت ئامێرەکان دەتوانن ڕێگە لە گەندەڵی وەروەها بە دیموکراسی بوونی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکان بگرن باشن. بەڵێ بەڵێ ئەوەی کە پێویستە بە بابەتی ئامێرەکانەوە بابەتی وردبینین جیهازی دیاریکردنی ئەنجامن جیهازی ناردنن ئەوانن کە لە ساڵی 2021 بەکار هات لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئامان ئەو ئامێرانە دیسان بەرنمەیان تێکراوەتەوە بە پێی یاسای هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق. هەر لەبەر ئەوەش ئێمە بۆ هەر تۆمارێکی دەنگدان کارتی تایبەتمان نردووە ئامێرەکان ئامادەن هەندێک دیاردە هەبوو لە میانەی پرۆسی تاقیکردنەوەکەدا ئەویش ئێمە چارەسەرمان کرد و سیانەمان کردن هەموو ئەو کێشە و بربەستانی هەبوو لە ئامێرەکاندا چارەسەرمان کردن بەڕاستی تاقیکردنەوەی ئامێرەکانی تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەسەرکەوتووی بەڕێوەچووە هەروەها بە ئامادەبوونی کۆمپانیاکانی دروستکەری و ئامێرانش بەڕێوەچوو بە ئامادەبوون دێتەوە گرتوەکانیش بەڕێوەچوو کارەکان بە باشی چوونە پێش. باشە کەمتر لە 2 هەفتەمەوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە 18 مانگە بەڕێوە بچێت بەڵام ئایا سەرجەم ئامادەکاریەکان وەکو پێویست کراون چاودێرانی نێودەوڵەتی ئامادە دەبن کۆمسیۆن چی ماوە کە تەواوی بکات چ بربەستێک لە بەردەم کۆمسیۆندا هەیە ئەگەر تا ئێستا ئامادەکاریەکان تەواو نەکرابێتن. بەڵێ ئەوەی کە پەیوەستە بە دادوەران و ڕاوێژکارانەوە بێگومان لە چوارچێوەشیاندا سەرۆکی کۆمسیۆن بەڕێز عومەر ئەحمەد هەروەها سەرۆکی ئیدارەی هەڵبژاردننی کۆمسیۆن ئەوان بەرپرسیارن لە دەرکردنی بڕیارەکان بۆ پرۆسی هەڵبژاردن کۆمەڵێکی زۆر بڕیاریان دەرکردووە ئەوان بۆ بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە کۆمەڵەیەکی زۆر ڕێنماییان دەرکردووە سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن ئەوان بە بەردەوامی کار دەکەن هەروە بە چڕی کار دەکەن بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان.
بەڵێ سەررجەمە و سەرژمێریانە کراوە لەو ناوچانەی کە پێویستە لە هەڵبژاردندا بەشدار بن پارێزگاکانی عێراق بە کەرکووک و ناوچەکانی دیکەشەوە ئایا ئەو ڕێژەیەی کە دەتوانن لە دەنگدان بەشدار بن کارتی بایۆمتریان بۆ کراوە ماوە کەسانێک کە نەیانتوانی بەهۆی هەندێک کێشەوە کارتەکانیان وەربگرن چی دەکرێت بۆی کە بتوانن لە دەنگداندا بەشداریان پێ بکرێت؟ بەڵێ هەموو سنتەرەکانی هەڵبژاردن لە پارێزگاکان ئامادەین تێدایە لەگەڵ ئێمە کۆبوونەتەوە سنتەرەکان کراوەن ئێمە لەگەڵ پارێزگاکان بەردەوام لە پەیوەندی داین بۆ ئەوەی کە چاودێری ئامادەکاریان بکەین هەروە چاودێری وردبینیان بکەین هەروە چاودێری ئەو بکەین ئایا کارت و ئایا مەواد و ئایا کامێرەکانیان بەدەست گەیشتووە ئەمانە هەر هەمووی بەردەوامن هەروەها سەرۆکی بازنەی هەڵبژاردننی کۆمیسیۆن بەردەوام لەگەڵ پارێزگاکان لە پەیوەندیدایە هەروەها لێکۆڵینەوە دەکات لە ئامادەکاری بابەتی هەڵبژاردن لە ئامادەکاری ئامێرەکان بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکان هەروە بەپێی لایەنی تەکنیکی و بەپێی ئەو ڕێکارانەی پێویستە ئێمە لەگەڵ لایەنی مەدەنی و لەگەڵ لایەنی ئەمنیش لە پەیوەندی داین بۆ ئەوەی دەستەبەری ئاسایشی پرۆسی هەڵبژاردن بکەن هەر لەبەر ئەوە بەردەوام ئێمە لە پەیوەندی داین لەگەڵ سنتەری پارێزگاکان بۆ ئەوەی لە ئامادەکاریەکانیان کۆڵینەوە. باڵێ بەڕێز جمانە سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق پێشنیازی کردووە بۆ دابشکردنی 11 کورسی پێکاتەکان بەپێی پێکاتەکان و پارێزگا جیاوازەکان لە هەرێمی کوردستانەوە ئایا ئەم بڕیارە چۆنە بەپێی یاسا دەرچووە بڕیارەکە لە دادگای فدراڵی چۆن لەسەر بابەتە مامەڵە دەکرێت لە کاتێکدا دەبێن پرسە لە پەرلەمانی کوردستانی کلای بکرێتەوە پێکاتەکان دژی ئەم پێشنیازن؟ بەڵێ ئەوەی کا پێوەستە بە کورسی کۆتاکانەوە یاخود کورسی پەرلەمانی کوردستانەوە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 111 کورسیە 100 کورسی بۆ لایەنە سیاسیەکانە بۆ لایەنی گشتی و لایەنی سیاسیەکانە 11 کورسیش بۆ کۆتاکان یاخود بۆ کەمینەکانە 5 بۆ تورکمانە یەک کورسی بۆ ئەرمەنە و 5 کورسی دیکەش بۆ سریان و کلدانی و ئاشوریەکانە ئەو بۆ شێوەیە کە کورسیەکان دابشکراوە بەپێی هەبوونیان لە هەر پارێزگایەکی هەرێمی کوردستان کورسیەکان بۆ شێوە دابشکراوە کورسیەکان بەپێی دانیشتوانی پارێزگاکان دابشکراوە چونکە لە سلێمانی جیاوازە لە هەولێر جیاوازە لە دهۆک جیاوازە هەر لەبەر ئەوە جیاوازە پێکاتەکان لە پارێزگاک بۆ پارێزگایەکی دیکە هەر لەبەر ئەوە هەبوونی هەر کەمینەیەک لە پارێزگاکان لە کۆمیسیۆن تۆمار کراوە بەپێی یاساکان هەر لەبەر ئەوەش کۆمیسیۆن ژمارەی کەمینەکان دەزانێت لە هەر پارێزگایەک لە سلێمانی دەزانێت چەندە لە هەولێر دەزانێت چەندە لە کەرکووک دەزانێت چەند بێگومان کورسیەکانیش دابش کراوە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کورسیەکان دابش کراون هەر لەبەر ئەو پەرلەمانی کوردستان 11 کورسی دابش کردووە بۆ پێکاتە کەمینیەکان ئەمە یاسا دیاری کردووە هەر لەبەر ئەوە دابشکردنەکەیان بەپێی ژمارەی دانیشتوانە بەپێی ژمارەی دانیشتوانی ئەو پێکاتانەیە بەپێی پارێزگاکانی کوردستان. باشە سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە 25 شوباتی 2024 بەڕێوە بچێت کۆمیسیۆن چ ئامادەکاریی کردووە بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت ئایا بربەستێک هەیە لە بەردەم ئەم پرۆسەیەدا؟ بەڵێ بەڵێ ئەوەی کە پێوەستە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە ئەنجومەنی کۆمیسیۆنی عێراق کۆمەڵێکی زۆر بڕیار و ڕێنمایی دەرکردووە سەبارەت بەم پرسە لە نێویشیاندا بابەتی جیاکردنەوەی دەنگەکان بابەتی دەنگدان کە پێم وایە نزیک دەبێت لە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقەوە ئەویش جیاکردنەوەی دەنگەکان بە دەست و جیاکردنەوەی دەنگەکان بە ئەلکترۆنی هەروە هەبوونی چاودێری نێودەوڵەتی هەبوونی چاودێری ناوخۆیی بۆیە کۆمیسیۆن کۆمەڵێک ڕێکاری دەرکردووە هەروەها کۆمیسیۆن ڕێکاری تایبەتی دەرکردووە بە بانگەشە و کەمپینی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروەها بڕیارێکی دەرکردووە سەبارەت بە هەبوونی چاودێری نێودەوڵەتی چاودێری ناوخۆی هەر لەبەرەوە لەم لایەنەوە ئێمە بەردەوامین بەپێی ئەو جەدوەلی خۆماندانەوە بۆ هەر پرۆسەیەک بۆ هەر قۆناغێک ئێمە بەپێی جەدوەلی خۆمان بەردەوامی لە کارکردن کۆمیسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکان
وەزارەتی دارایی ڕاست پاردووە بۆ ئەوەی کە پارەیەک تەرخان بکات بۆ بژاردننی پەرلەمانی کوردستان هەر لەبەرەوە وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی وەزارەتی دارایی ڕاست پاردووە بۆ ئەوەی کە بودجەیەکی تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکەن و تەرخان بکەن. کەواتە بەڕێز جومانە کۆمسیۆن دڵنیایی دەدات کە ئامادەکاریەکانی تا ئەو کاتە کۆتایی وەزارەتی دارایی ڕاست پاردووە 7 ملیار دینار بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. بەڵێ بڕوارەکە بڕیاری لەسەر درراوە ئەویش 25 مانگی دوی ساڵی داهاتوو بڕیار درراوە. بەڵێ زۆر باشە بەڕێز جومانە غەلای گوتەبێژی کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردنەکانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.